خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامی دوای تەور و گفتوگۆی ئەمڕۆژمان کە ئەمڕۆ لە شاری سلێمانی یادی دامەزراندنی کۆمەڵە هونەرە جوانەکانی کورد کە ئەم کۆمەڵەیە 56 ساڵ تەمەنێتی و بۆ هەموو ساڵێکی ژیادەکەیان بە بەرزی ڕاگرتووە و هەر لە سەرەتای دامەزراندنیشیەوە لەسەر چەند دەستی چەند هونەرمەندێکی بەتوانە ئەم کۆمەڵێ دامەزراوە و بە خۆشحاڵی و هەتا ئێستا ئەم کۆمەڵێ بەردەوامی هەیە و هەماهەنگیان لەگەڵ کۆمەڵێک لایەن و تیپی کە کردووە و کاری هونەری بەردەوامی هەبوو لەم کۆمەڵەیە. ئێمە من زیاتر ناڕۆم لەسەر بابەتەکان زانیاریەکان بۆ میوانەکانمان بەجێ هەڵین کە بزانین ئەم ساڵیادەکان چییە، چالاکییان چییە و پرۆژەشیان چیە بۆ ساڵی داهاتوو. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شەماڵ فەهمی وەکو سەرۆکی کۆمەڵی هونەرە جوانەکان و مامۆستا ئاشتی کەمال بەڕێوەبەری کارژێڕی کۆمەڵی هونەرە جوانەکان کرد و بەڕێزیان ئێستا لایمە میوانە. زۆر بەخێر بێن، بەیانیتان باش، سەرەتا پیرۆزباییتان لێکەین بە هیوای ئەوەی کە هەمیشە هەر بەردەوام بن، هەمیشە لە خزمەتکردنی هونەری کوردیا بن و هەمیشەش ئەم کۆمەڵێ بە گەشاوی بمێنێتەوە لەناو کوردستانە بەگشتی. زۆر بەخێر بێن. مامۆستا شەماڵ 56 ساڵ تێپەڕە بێت بۆ ئەم ساڵ بۆ یادەکەتان ئێوە ساڵانە ڕێزلێنانی تایبەتانەیە، کاری و جیاواز و چالاکی جیاوازتانەیە، چی ئامادەکاریەکتان کردووە؟ بەیانیتان باش، بەیانی بینەرانی کورسات و شاشە جوانەی کە بە خۆشەویستیەوە چێتە هەموو ماڵێک. کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە سیوێکی 1969 دامەزراوە. کۆمەڵێک ڕۆشنبیر و هونەرمەند لەو کاتەیە کە بە زەرورەتیان زانیوە ئەبێت لە شاری سلێمانیا دەستگایە کە بێ ئەم هونەرمەندانە کۆبکاتەوە. بۆیە کۆمەڵێک لەو هونەرمەندانە مامۆستا عەلی جۆڵە، تاها خەلیل، نووری وەشتی، عەبدولقادر نووری، زۆرن ئەوانە شێرکۆ بێکەس ئەمانە هاتوون کۆمەڵیان دامەزراندووە لە ساڵی 1969. لەو کاتەوە تا ئێستا بە سەدان کاری شانۆی و درامای تەلەڤیزۆنی و کۆنسێرتی مۆزیکی و پێشەنگای شێوەکاری کردوتەوە تاکە تیپێکە لە شاری سلێمانیا کە تا ئێستا بەردەوام لەسەر پێی خۆی وەستاوە، بەردەوام لە کار و چالاشیە. ئینشەڵڵا هەر بەردەوام. جا مامۆستا ئاشتی بە هەماشێکە بەڕێز مامۆستا شەماڵ ئاماژەی بۆ کرد هەتا ئێستا بە خۆشحاڵیەوە بەردەوامە. ئێمە شیوای دڵمانەوە هەر بەردەوام بچون هەنگاو و خزمەتی زۆر جوانتان کردووە ئێوە. بەڵام ئەزانین هەوراز و نشیوی زۆری بینیوە ئەم کۆمەڵی تا گەیشتوەتە ئێستا، تەنانەت باس دژی وەستاوە. جا ئەگە بەڕێزت پێمان بڵێ چی وای کرد سەرباری هەموو ئەو ئاستەنگانە، هەموو ئەو گرفتانی ڕوبەڕووی بووە، بەڵام هەر بەردەوام بوو ئەم کۆمەڵەیە؟ بەڵێ سپاس بۆ جەنابێت، سپاس بۆ بەرنامەکەتان. زۆر بەخێر. بێگومان ئەوەی کە هەموو کارێکە دەست پێیەکە، هەموو گرۆپێکە ئیشەکە کۆمەڵێ شدێتە ڕێگای، کۆمەڵێ بەربەستێتە ڕێگای، بەڵام گرنگەوەی تۆ بتوانی بەسەرەوە بربەستانە زاڵ بیت، گرنگەیە بتوانیت چۆن هەوڵ بیت ئەو بربەستانە تێپەڕێنیت و کار بکەیت. ئێمە هەر لە ئەساسەوە لە سەرەتای دروستبوونیەوە ئەتوانین بڵین تووشی کۆمەڵە شت بووین، بەڵام خۆشەویستی بۆ هونەرەکەمان، گرنگیدان بە هونەرەکە، گرنگیدان بە هونەر لە شاری سلێمانیا وای لێکردین کە هەرگیز نەوەسین لەو کارانە و بەردەوام جیل لە دوای جیل ئێمە بتوانین کۆمەڵێک کارێ بکەین. هیچ لەو بربەستانەی کە هەبوو مەسەلەن بۆ نمونە کە گەورەترین بربەست بووە بوو کە سەرەتا کەم کۆمەڵە دروست بووە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی بووە، بەڵام وەختی خۆی حیزبی بەعز هاتووە وای لێکردووە کە ئەبێ ئەم کۆمەڵە بچێتە سەر ئەوەی کە پەیوەندی بە حیزبی بەعسەوە بێ لە بەرەوەی ناوەکەی وای لێ هاتووە، بە ناچاری کۆمەڵ هەساوە ناوەکەی گۆڕیوە لە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی و کردوێتی بە کۆمەڵی هونەرە جوانەکان، کەمەیەکێکە لەو هەنگاوانەی کە بەڕاستی هەنگاوی بۆنراوە بۆی بتوانین بەردەوام بین لەو کارانەتە. هەر لەسەر ئەوەش بۆ ئەمان هاتووە کە ئێستا کۆمەڵەکەمان ئەتوانین بڵین کە خۆی لە چەند بەشێکە بینێتەوە، سەرجەم بەشەکان لە خۆوە گرێت، وەک شێوەکار، مۆزیک، شانۆ، دراما و مۆسیقا کە ئەمانە هەمووی بە جهد و هەوڵی ئەو هونەرمەندانەیە کە لەوێن و کۆمەڵی هونەرمەندی بەتواناش بەڕاستی لە کۆمەڵە ڕۆڵیان هەبووە. ئەتوانم بڵم لە سا هەشتا بۆ لە سانەوەی ئەو هونەرمەندانی شاری سلێمانی ئەندامی کۆمەڵی هونەرە جوانەکان بوون لە کۆن و لە ئێستاشە و ئێستاش لەسەر دەستی کۆمەڵێ هونەرمەندی بەتوانا کە ئەتوانین بڵین بەردەوامیان ناوە لە کارەکانیان هەوڵمان ناوە ساڵانە ئێمە لەو کارانە بەشداری بکەین و هەوڵ بین کۆمەڵمان بە بەردەوامی ساڵانە کاری هەبێت و کاری جدی هەبێت و بتوانێت بەرەو پێشەوە بردن. کۆمەڵمان یەکێکە لەوانەی کە یەکەمین تیپە کە 2 ساڵ جارێ
هەڵبژاردننی دەستەی داراەکە یعنی دەماوەی ئەم 56 ساڵەیە هەموو 2 ساڵجارێ ئێمە دەستەی بەڕێوەبەر سە لە نوێ هەڵبژاردنەکەینەوە دەستەی بەڕێوەبەردانینەوە هەتا ئێساش کە توانیمانە ئەو دەستە نوێیە بەردەوام بێت و ساڵی ئایندەش ئەکەوێتە ئەوەی کە جارێکتر هەڵبژاردن بکەینەوە بۆ دەستەی بەڕێوەبەری کۆمەڵمان دەستان خۆش بێ مامۆستا شەماڵ زۆر جارڵین کۆمەڵی هونەرە جوانەکان بە هەموو قەیرانانەیە تێپەڕ بووە و چەندین هونەرمەندی ئەم میلەتە هونەرمەندە جوانەکانمان ئەوانەی کە ڕۆحیان شاد بێ بەجیان هێشتین دەستیان هەبوو لەم کۆمەڵەیە لەگەڵ ئەوەی کە ئێستا بارودۆخی ئابووری لەوانەیە چەند ساڵە بەرەو خراپتر ڕۆشت بێ لەوانەیە کێشەی بوو جەهابوو بێ لەوانەیە کێشەی کەمی پارە بێ بەڵام ئێوە هەر کۆڵتان نەوە هەر دەرگای کۆمەڵە کراوەتەوە و هەوڵتانەوە هەر کەسێک بەهرەیەکێ بێ بتوانێت ئێوە هاوکاری بکەن و ئێوە هەماهەنگیتان نەبێ من خۆم دڵخۆشم سەحر کارێکم هەیە بۆ کۆمەڵی هونەرە جوانەکەی ساشتیە تا چەند هەڵتانەوە لەگەڵ قەیرانەکانە خۆتان بگونجێن و بۆ بەردەوامی چالاکی جیاوازتان نەبێت هاوکارم کاگاشتی باسی کۆمەڵێک لەو کەسایەتی و لەو هونەرمەندە گەورانەی کرد کە ڕۆڵیان هەبوو بەڕاستی ئێمە لەوانەوە فێربووین ئێستا لە هونەرمەندە گەورەکانی وەک مامۆستا تاها خەلیل بەڕەحمەت بێ عەلی توانە مامۆستا عەبدوڵی حەمەدجوان عەلی جۆڵا ئێمە لەمانەوە فێربووین کە چۆن دەست بگرین بەم کۆمەڵێ و نێڵین تووشی خوانەخواسە داخستن و پەرتەوازەیی ببێ بەداخەوە وەکو تیپەکانی کە ئێستا لە ناو شاری سێمانە کۆمەڵێک چی زۆر تیپمانێ بەڵام بەداخەوە دەرگاکانیان داخراوە ئێستا ئەوانە تەنها تیپێک کە بەردەوام بێ و دەرگامان بەڕووی هونەرمەند و ئەدیب و نووسەرانە کرابێتەوە کۆمەڵی هونەرە جوانەکانە دیارە ئەوەی لەو کۆمەڵی شەکە سیفەتێکی هەیە کە ئێمە بەڕاستی لەوێ بۆ سوودی گیرفانی خۆمان لەوێنین کەسێک لەو کۆمەڵە مەعاشخۆر نییە کەسێک لەو کۆمەڵە پارەیەک وەرناگرێ هەمووی لەوێ هەمووی بەخۆ بەخشە هەمووی ئەوانەیە کە دڵیان بە هونەرەکە ئاسووتێ بۆیە هەموو ئاستەنگەکانمان تێپەڕانوە بۆیە بەردەوامیمان ناوە بە ئیشەکانمان ئێمە ئەگەر ئیشەکانیشمان لە ئاستێکی زۆر زۆر باڵاشانە بوو بێت لە ئەگەر بەهۆی قەیرانی دارێەوە بوو بێ بەڵام ئێمە هەر بەردەوام توانیمانە ئیش بکەین نەوەستین ئەو ڕەوڕەوەیە نابێ بوەستێ بە هەوڵ و هیمەتی دڵسۆزان کەسانی حتا دەوڵەمانە بە ڕێزەکان یعنی نەمانێشتو پەل ئەکوتین بە هەموو لایەکە بۆ ئەوی کۆمەڵ و ئیشەکان نەوەستێ و بەردەوامیمان هەبێت دەستان خۆش جا مامۆستا شەماڵ مامۆستا شەماڵ باسی کرد مامۆستا ئاشتی ئەوەی کە ئێوە بە خۆشحاڵی و هەر نەوەستاون و هونەر نابێت ئەو ڕێگە بوەستێت چۆن ئێوە هەوڵتان داوە ئەم ڕێگەی هونەرە کە بە خۆشحاڵی و لەسەر هەوڵی ئێوە ئێستا وەکو شانێکتان داوەتە بەر بارەکە بە ڕێگە دروستەکەیە بڕوات بەو ڕێگەیە بڕوات لە خزمەتی کەلتور و هونەری کوردیا بێت بەڵێ وەکو بەڕێز تەڵێ ئێمە بێ هەوڵ بین هەوڵەکەش چییە هەمووی بەجۆد و توانای خۆمانە بەڕاستی هەوڵمان ناوە لە سەر بکەین بە هەموو ئەو شوێنانەی کە بتوانین هاوکاریەکە بێ بۆ منکن ئەمەی خاڵی دووەم ئەوەیە کە ئێمە بەردەوام ساڵانە تازەگەریەکەین لە ئیدارەکەمانە بەردەوام هەوڵین کەسی تازە بێنینە ناو کۆمەڵمانەوە جیلی تازە بێنینە ناو کۆمەڵمانەوە کۆمەڵ هەوڵ بین ئەو ئیشانە بەردەوام بکەین کە هەمانە لە ڕێگەیان چ لە ڕێی شانۆ بێت چی پێشانگای شێوەکارەکان بێت چی مۆزیک بێ چالاکی دەرەوەشتان بووە بەڵێ ئێمە ئەو چالاکیانە زۆر بمانە چ ئەی بینە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ شارەکانی تر بە وڵاتەکانی تر بەردەوام فستیڤالەکانی ڕۆژهەڵاتە ئامادەبوونمان هەیە لە باکوور ئامادەبوونمان هەیە ئەمانە هەمووی وامانەیەکە کە هەوڵ بین زیاتر کارەکانمان بگەێنین بەو شوێنانەی کە مەبەستیانە هەر ئەوە ژوای لێ کردووە کە بڕواتە بێ لە زۆربەی ئەو شوێنانەی تر کۆمەڵی هونەرە جوانەکان ناوێکە لە ناوەکان تایبەتمەندێتی خۆی هەیە یعنی هونەرمەندەکانی زیاتر ئاشنان بەو شێواز و کارانەی کە لە دەریشەوە کرێت دەستان خۆش بێت ئەوە گرنگترین کارە تۆ بتوانی لەگەڵ پارچەکانی ترە هەمانجی دروستکەیت و ئەندێک کاریش بەریتە دەرەوەی وڵاتیش بتوان ئێوە خزمەتکەن مامۆستا شەماڵ و دوایین پرسیارم بۆ ئەمڕۆ چالاکیەکانتان چییە چکەوە ساڵانە ئەو هونەرمەندە بە ڕێزانەی کە لێ خزمەتیان کردووە وەکو ڕێزلێنانێک وەکو خۆشەویستیەک لە بەرچاوی هەموو کەسانی لەوێ ئامادە بن ڕێزلێنانیان بۆکەن بۆ ئەم ساڵ چی کەتان کردووە دیارە چالاکیەکانی ئەمڕۆ بریتە لە کردنەوەی پێشانگایەکی شێوەکاری بۆ سێ لە جوانترین هونەرمەندەکانی کۆمەڵمان مامۆستا عەلی جۆڵا کاک حەمە فەتاح و دکتۆر نیاز پاشان
فیلمێکی دیکۆمەنتاریمان هەیە لەسەر کۆمەڵ چەند گۆرانیەکمان هەیە چەند دیمەنێکی شانۆییمان هەیە یەکێک لە گرنگترین بەشەکانی پرۆگرامەکەی ئەمڕۆ ئەوەیە کە ئێمە ڕێزلێنان بۆ کۆمەڵێک هونەرمەندەکەین لە دەرەوەی کۆمەڵ ئەوانە کە لە دەرەوەی کۆمەڵن ئێمە بە ئەرکی خۆمان ێزانین ڕێزیان لێ بنین لەو هونەرمەندانە مامۆستا کاوای حمێ میرزا زایر عەلی هونەرمەند ئازاد جەلال یاسین قادر بەرزنجی مامۆستا حەمە فەرەج کاک وشیار ئەحمەد و ئاشتی عوسمان دانش کە ئەمانە بەڕاستی ماوەیەکی زۆر ژیانی خۆیان تەرخان کردو بۆ هونەر ئێمە ڕێزیان لێنین و دەست بە سنگەوە گرین بۆیان ئەوە یەکێک لەو چالاکیانە ئەمڕۆیە هەروە لە شاری بەغدا بەڕێز دکتۆر جەبار جودیمان داوەت کردووە کە بەڕێوەری گشتی ڕۆشنبیری سینەما و شانۆیە لە عێراق و هەروەها نەقیبی هونەرمەندانی عێراقەکە ئەتوانە بڵم کەسایەتێکی زۆر دیارە لە عێراق ئەومان بە خۆشحاڵیەوە لە یادەکە لەگەڵمان ئامادا بێ ئەی دەستان خۆش بێت ئەگەر بەڕێزی شت مامۆستا ئاشتی وەکو دواوتەی خۆت لەسەر کۆمەڵەکە و لەسەر ئەوەی کە ئیشەڵا بەنیازن چیتر بکەن چه هەوڵێکی نوێ بن بۆ ئەوەی کە ئەوەندەی تر بتوانە خزمەتەکانتان جوانتر و دەوڵەمەندتر ئێمە هەروەکو بەڵێنمانەوە بەردەوامە بین لە کارەکانمان ئەم یادەژە بێتەوەی یادێکی 56 ساڵە و لە دوای ئەوەش ساڵی نوێ جارێکتر و بۆ ساڵی ئایندەش کۆمەڵی پرۆژەی ترمان هەر لە ئامادەیە دوو شانۆمان لە ئامادایە بۆ ساڵی ئایندەی چانەی دەرهێنەر سدیق عەزیزە کە هەوڵمان ناوە و کارێ بکەن شانێکی ترمان هەیە مۆنۆدرامایش ترە کە من بە تەمام ئخراجی کەم هەر بە ساڵی ئایندە ئەمە جگەلەوەی کە وەکو پێشانگای شێوەکاری لە خۆماتەکردنیان بۆ پێشانگایکی شێوەکاری و بەشی مۆسیقامان ئەمانە هەمووی مەنەجەوە لە بەرنامەنانە بۆ ساڵی ئایندە بتوانین لە پرۆژە بکەین بۆ هیوایی بتوانین ئەو کارانی کە ئەمانەوەی بکەین و لە هەمووی گرنگتر لە ئێستا بنیازی فیسیڤالێکی شانۆییمان هەیە فیسیڤالێکی گەورەی شانۆیی کە ئەوە لە هەوڵین بۆ ئەوەی کە بتوانین سپۆنسەرێکی گەورە پیا بکەین و بتوانین ئەو فستیڤالەش ئەنجام بدەین ئیشەڵڵا دەستان خۆش بێت جێگەی شانازین هیوادارین هەمیشە هاوڕێکی جدیتان لێ بکرێتەوە بۆی کەیەوە بتوانن بەردەوام گرنگی بە بواری هونەربەن لە هەموو بەشەکانە دەستخۆشیدان لێ دەستی خۆش بێت خۆشی